ئاهەنگی کۆتایی خولی هاوینەی دەستگای نووری حیکمە لە قیسەی سادقە کە لە مەراسیمێکی تایبەتدا بۆ نزیکەی 400 خوێندکاری کچ و کوڕی دەستگاکە سازکرا بوو کە بۆ ماوەی 3 مانگ قوتابیەکان وانەکانی قورئانی پیرۆز فەرموودەی شیرین و ئاشنابوون بە ئادابە ئیسلامیەکانیان خوێند. لە کۆتاییشدا بڕوانامەی بەشداریکردنیان پێشکەش کرا و ڕێز لە ماندووبوونی مامۆسایانی خولەکەش گیرا. ئاهەنگێکمان ساز کردو بۆ فێرخوازەکانمان دەستگای نووری حیکمە لە قیسەی سایق کە نزیکەی 400 فێرخواز لە کچان و لە کوڕان بەشدارن لەم ئاهەنگە بڕوانامەمان بۆ سەرجەمیان دروست کردووە بە هیوای سەرکەوتن بۆ سەرجەمیان و دەستی مامۆستا بەڕێزەکانیان خۆش بوو. سپاس بۆ خوای گەورە ئەم ساڵیش لە قیسەی سادقی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە کۆتایی هێنا بە خولێکی هاوینەی پەروەردەیی بۆ جگەرگۆشەکان لە کوڕان و لە کچان جێی دەستخۆشی و جێی خۆشحاڵیە کە ساڵانە دەستگای نووری حیکمە لە سەر جەمشار و شارۆچکەکانی کوردستان خولی هاوینە ئەکاتەوە بۆ جگەرگۆشەکان لە کوڕان و لە کچان. فێرخوازانی دەستگای نووری حیکمە زۆر سوپاسی مامۆستاکانیان دەکەن کە بە خۆبەخشانە وانەکانیان پێ دەگوتنەوە و بەردەوامی ئەم جۆرە خولانە بە گرنگ و پێویست دەزانن. ئێمە لە دەستگای نووری حیکمە زۆر شوفێر بووین، هیوای سەرکەوتن ئەخوازین. ئێمە لە خولی هاوینە سپاس بۆ دایک و باوکمانەکەی کە هێناوینێتە خولی هاوینە. ئێمە زۆر شوفێر بووین لە قورئان و تەجوید و زۆر شوفێر بووین. بسم الله الرحمن الرحیم بەناوی خودای بەخشندنەوەی میرەبا من لە دەستگای نووری حیکمە لە قیسەی سادق سپاسی مامۆستاکان مەگەم هەوڵ و ماندووبوونیان لەگەڵ منە کردووە و فێری قورئان و تەجوید و ئاداب و پەروەردە بوو. دەستگای نووری حیکمە لە قیسەی سادق لە ساڵی 2007 دامەزراوە و لەو ماوەیەدا توانوێتی بە وتنەوەی وانە پەروەردەیەکان خزمەتێکی بەرچاوی خوێندکارانی ئەو دەستگایە بکات. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.